من ناوم سەرگوڵ فەریقە لە هەڵەبجەوە هاتووم لە خەستەخانەی میهرەبانی عملیاتی مەعیدەم کردووە 127 کیلۆ بووم. ئەمەوێ کێشی خۆم دابەزێنم. وەڵا لەخوا بەزیابێ زۆر ڕێک و پێک بوون، زۆر میهرەبان، بەڕاستی میهرەبان بوون. ناوی خەستەخانەکە بە خۆیەتی میهرەبانە، داشکانی باشیان بۆ کردین، لەشیان ساڕ بێ یاخوا و بەردەوام بن ئینشەڵڵا. لە ڕاستیە 3 ساڵە پێم ئەڵێن بیکە ناوێرم. ئەتا سەیری پەیجی میهرەبانیم کرد، سەیرەکەم زۆر ئاسانە، زۆر ئاسان کرا لەبەر ڕۆحمان، وایش ئاسانیشە شکر لەخوا بەزیابێ. دوێنێ سەعات 2 عملیات کراوم، ئێستا سەعات 10 لەخوا بەزیابێ وەسم زۆر باشە. دەی ڕۆژی دوایینات زۆر باشم وەسم ئێستا. ئەمڕۆژ هەر ئەمڕۆژ ئەچمە بۆ هەڵەبجە، دوێنێ کراوم ئەمڕۆ ئەچمە بۆ هەڵەبجە. وەڵای زۆر زۆر سپاسی دکتۆرەکەم، زۆر زۆر سپاسی ستافەکانیشەکەم، هەر هەموویان یعنی زۆر زۆر خزمەتێکی ڕێکوپێکی ئەو خەڵکەکە. زۆر مەمنونیان، ئینشەڵڵا خوا پاداشتیان باتۆ لای خوای گەورە مەگەر پادار بدرێن ئینشەڵڵا. داواکەم لە خەڵکی دەوڵەمەند، داواکەم لە خەڵکی خێرخواز بتوانن پشکی خێر بکڕن بیخەنە ئەم مستەشفە و زۆر زۆر باشە، زۆر سوودی هەیە بۆ هەموو کەسێ. ئینشەڵڵا پاداشتەکەیشی لای خواوەیە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.